ئەم بینایە لە ساڵی 2012 دروست کراوە. ئەم بینا تایبەت کراوە بە خانەی بە ساڵاشوان بۆ وەرگرتنی ئەو پیرۆپەکەوتانەی کە لەم سنوورە و هیچ کەسێ نییە بەخێوام کاتە ئێمە لێرە داڵدەیان دێن و بەخێوانکەین، بەڵام بەهۆی نەبوونی ستافە نەماتوانێت سوودی لێوەربگرین. هەرچەنە هەموو کەلوپەلی پێداویستەکانی بیناکە دابین کراوە، ئامادە کراوە و کڕاوە، بەڵام تەنها کێشەمان هەبێت نەبوونی فەرمانبەری پێویستە تا بتوانین ئەم بینایە بەکاربهێنین. لە سنووری قەزای چەمچەماڵە ژمارەیەکی زۆر لە کەسوکاری سەربەرزی شەهید و ئەنفال لەم سنوورە هەن. ژمارەیەکیان بە ساڵاچوون و لەوانەیە زۆربەی ئەندامانی خێزانی بەرشاڵای ئەنفال کەوتی بێن نەتوانن کەس نەبێت لە ئێستا بەخێوام بکات. گەرێ ئەم بینایەمان بەکاربهێن ئەماتوانێ و کەسانە لەخۆ بگرن و لێرە بە باشترین شێوە خزمەتیان بکەن و بەخێوام بکەین. ئەمە هەوڵێکی زۆرمان داوە بۆ بەکارخستنی ئەم خانەیە و دابینکردنی فەرمانبەر بۆی پێشتر ئێمە سەر بە ئیدارەی گەرمیان نووسراومان کردەوە بۆ ئیدارەی گەرمیان، دواتر بۆ پارێزگای سلێمانیەوە بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەدەمیش لەگەڵ جەنابی وەزیر قسەمان کردووە کە بتوانین ستافێکمان بۆ دابین بکات و تا بتوانین ئەم خانەیە بەکار بخۆین و تا ئێستا بەهۆی قەیرانی دارایی ناتوانیوە دامەزراندن بکردن و فەرمانبەری پێویستی بۆ دابمەزرێن. گەر ئیشڵا لە داهاتووە بودجە پەسەند کرا و توانرا ستافی بۆ دابمەزرێن و کاتێ مەتوانین خانەکە بەکاربهێنین و